ڕێز و سڵاو وێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە لێکدانەوە هەڵوێستێکی دیکە بوومەوە میوانی ماڵەکانتان. یەکەم باسی بەرنامەکەمان دەربارەی کەمپەینەکانی نابۆ ئێعدامە. باسێکەکەین لە پەرەسەندنی کەمپەینی نابۆ ئێعدام بۆ 40 زیندان لە ئێران. لە 64مین هەفتەی کەمپەینی سێشەمەکانی نابۆ ئێعدام زیندانیانی ژن لە زیندانی زاهدان و زیندانی ئەزبەرمی لاهیجانیش پەیوەست بوون بەم بزوتنەوە ناڕەزایەتیە. بەم هەنگاوە ژمارەی ئەو زیندانانەی کە بەشداری ئەم کەمپەینە دەکەن گەیشتە 40 زیندان. ئەم بزوتنەوە نەمادینە لە کاتێکدا بەردەوامە کە شەپۆلێکی نوێی لە سێدارەدان لە ئێران نیگەرانیەکانی مافی مرۆڤی زیاتر کردووە. تەنها لە ڕۆژانی 19 و 20 خاکەلێەوە 29 زیندانی لە ئێران ئێعدام کراون کە لێنەوانیاندا ناوی 5 زیندانی سیاسی و عەقیدەتی و زیندانیەکی بەلوچی 22 ساڵە دەبینێت. هەروەها منداڵ تاوانبارێک لە زیندانی گونبەت کاووس لە سێدارە دراوە. چالاکانی مافی مرۆڤ سەبارەت بە ڕەهەندە بەرفراوانەکانی ئەم سەرکوتکردنە هۆشداریان داوە و داوایان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کردووە کە لە بەرامبەر پێشێلکردنی سیستماتیکی مافی مرۆڤ لە ئێران بێدەنگ نەبن. لە درێژەدا لە دەقی تەواوی بەیاننامەیەم هەفتەی کەمپەینەکەدا هاتووە سێشەمە 26 خاکەلەوەی 1404 هەتاوی بە پەیوەستبوونی بەشی ژنانی زیندانی زاهیدان و زیندانی ئەزبەرمی لاهیجان بە کەمپەینی سێشەمەکانی نابۆ ئێعدام. ئەم کەمپەینە لە هەفتەی 64مدا بۆ 40 زیندان پەرەی سەندووە. حکوومەتی بێهێزی ویلایەتی فەقیە کە ئێستا لە زەلکاوی قەیرانە ناوخۆی و نێودەوڵەتیەکاندا گیری خواردووە بۆ ڕێگریکردن لە ڕاپەڕینی خەڵک بە پێی ڕێبازی هەمیشەی خۆی لە سێدارەدانەکانی چڕتر کردوێتەوە بە شێوەیەک کە تەنها لە ڕۆژی 19 خاکەلێەوە 11 کەس و ڕۆژی دواتری 18 زیندانی لە سێدارەداوە. لەم نێوانەدا 5 زیندانی سیاسی عەقیدەتی بە ناوەکانی مالک عەلی فیدای نەسەب، فەرهاد شاکری، تاج محەممەد خورمالی، عەبدوڕەحمان گورگیج و عەبدولحەکیم عەزیم گورگیج لە زیندانی وەکیڵاوای مەشەد پاش 10 ساڵ زیندان وەشکەنجە لە سێدارە دران. سەرباری ئەمە بەیانی ڕۆژی دووشەمە 25 خاکەلێەوە زیندانیەکی بەلوچی 22 ساڵە بە ناوی عەلی دەهانی کە لە خەزەڵوەری ساڵی 1401 هەتاوی و لە ڕەوتی ناڕەزایەتی سەرەتاییەکانی سەرتاسەریەکانی خەڵکی ئێران دوای کوشتاری بێبەزەیانەی نزیکەی 100 کەس لە خەڵک لە هەینی خوێناوی زاهیدان و خاش بە تۆمەتی کوشتنی 4 کەس لە ئەندامانی حکوومەت لە شارستانی بەمپور بە بێ مافی دادپەروەری قەزایی لە زیندانی ناوەندی زاهیدان لە سێدارەدا. هەروەها زیندانیەکی منداڵ تاوانبار بە ناوی بچووکی بێهزاد لە زیندانی گونبەت کاووس کە لە کاتی ئەنجامدانی تاوان لە ژێر تەمەنی یاساییدا بووە لە سێدارە دراوە. لە ڕۆژی 19 خاکەلێەوە تا 25 خاکەلێەوە ژمارەی زیندانیانی بەلوچی لە سێدارە دراو گەیشتووەتە 18 کەس. ڕەهەندە بەرفراوانەکانی پێشێلکردنی ئاشکرای مافی مرۆڤ لە ئێران کە ڕۆژانە شایەتی دەبین هۆشداریەکی جددیە بۆ کۆمەڵگا و چالاکوانانی مافی مرۆڤ و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە هەر جۆرە بێکرداریەک و پشتگوێ خستنێک لەگەڵ ئەم حکومە سەرڕۆیە دەبێتە هۆی گیان لە دەستانی خەڵکی ستەم لێکرا و زیندانیانی زیاتر. کەمپەینی سێشەمەکانی نابۆ ئێعدام ببورن کەمپەینی سێشەمەکانی نابۆ ئێعدام کە لەم هەفتەیەدا بە پەیوەستبوونی کۆمەڵێک لە زیندانیانی ژن لە زیندانی زاهدان و هەروەها زیندانی ئەزبەرمی لاهیجان بۆ 40 زیندان پەرەی سەندووە بەوەی کە لە توانایدایە دژی حکمی نامرۆڤانەی لە سێدارەدان ڕاوەستاوە و بەرگری دەکات و لە هەموو ڕێکخراوە و دامەزراوە مافی مرۆڤی سیاسیەکان و دامەزراوە نێودەوڵەتیەکان داوا دەکات کە دەنگی خەڵک و زیندانیان لە ئێران بن، چونکە دەیان زیندانی سیاسی عەقیدەتی و هەزاران زیندانی بە تاوانی گشتی لە ژێر حکمی ئەعدامکردندان کە لە کەمترین مافی دادپەروەری قەزایی بێبەش بوون و بێبەشن.
برا دوور و خزم دوور و کەسم دوور بەناوەڵەد تەمەنەم با بەرە و ژوور بەڵام ڕوونا بەرە و سێدارە چوونە خەنەی خوێنم لە پێگرێ ئاڵای سوور خەنەی خوێنم لە پێگرێ ئاڵای سوور زێدارە ماندووی کرد و موشوێنەکەم شێدارە کە نیشانەی بە شێوی پێوە شێوەم ئەوە بینی ئەشکەنجەیە و جێدارە ئەوە بینی ئەشکەنجەیە و جێدارە گەرچی بەرە و دوا ماڵی ژین بەڕێوەم یەکەم ماڵی نەمردنم دیارە لێوەم بەشم چونکە مردنی نەوجێنیە شادم کە تا دوا هەنا سەر بە پێوەم شادم کە تا دوا هەنا سەر بە پێوەم مەرجیانە گۆڕمەوە بەسەدژی ژینێک سەرم بۆ دوژمن بێ بەبەرژی سەربەرزیە کە پێڵاوم ئەبینن بەسەرسەری دوژمنەوە لەبەرزی بەسەرسەری دوژمنەوە لەبەرزی پێشماوەڕگەبم هەرا کەومە پێشێوە بە مەرجی پێشمەرجیەوە سوودەمای ڕۆژم زەردەی پێکەنی هەر پێوە la la la
لە پێش کاروانەوە و پێشەنگەمە وەڵە بینەرانی خۆشەویست لێکدانەوەی ترمان هەیە دەربارەی ئەمریکا و ئێران. باز لەوە کات کە دەوڵەتی ئەمریکا خوازیاری دووبارەکردنەوەی سناریۆکانی لیبیا و عێراق بۆ ئێران نییە. دوای ساڵانێک گەمارەوەی ئابووری و فشاری سیاسی لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، کۆماری ئیسلامی ئێران بەهۆی قەیرانی ئابووری و بڵاوبوونەوەی ناڕەزایەتیەکانی خەڵک لە ئاست جیاوازیەکاندا بە ناچاری گەڕاوەتەوە سەرمێزی دانوستان. فشارەکانی ناوخۆی و دەرەکی بە تایبەت لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە و هەڕەشە سەربازیەکانی کۆماری ئیسلامیان ناچار کردوە تەنانەت ئەگەر لە ڕووی ئایدۆلۆژیەوە گۆڕانکاری بنەڕەتیشی لە ئیدۆلۆژی سیستمی سیاسی ڕژیمدا ڕووی نەدابێت دەست بداتە دانوستان. لەلایەکی ترەوە دەوڵەتی ترامپ بەڕاگەیاندنی سیاسەتی زۆرترین فشار هەوڵ دەدات لە ڕێگەی هەڕەشەی سەربازی و دیپلۆماسیەوە سەرکەوتنێکی بەرچاو لە دانوستانەکاندا بۆ خۆی بەدەست بێنێت. لە ئاستی دیپلۆماسیدا هەردوو لە بە شوێن ئامانجگەلێکی جیاوازەوەن. کۆماری ئیسلامی بە دوای کەمکردنەوەی گەمارۆکان بۆ قەرەبووکردنەوەی زیانە ئابووریەکان، پاراستنی بەشێک لە پرۆژەی هەستەی بەجەختکردنەوە لەسەرەوەی کە گۆیە ئامانجی ئاشتی خوازانەیان هەیە، بەکارهێنانی دانوستان وەک ئامرازێک بۆ ڕێگریکردن لە هێرشی سەربازی و لە بەرامبەردا ویلایەتە یەکگرتووەکان بە دوای دابینکردنی زاڵبوونی استراتیژیەی خۆی لە ناوچەکەدا سەپاندنی مەرجی سەخت بەسەر کۆماری ئیسلامی ئێران بۆ سنووردارکردنی بەرنامە هەستەیەکان، بەکارهێنانی دانوستان وەک داپۆشینێک بۆ جێبەجێکردنی سیاسەتەکانی زۆرترین فشارە. ئێستا سەرەڕای دەستپێکردنی گفتوگۆ سەرەتاییەکان کە هەردوو لە بە ئەرێنی هەڵی دەسەنگێنن کێشەی شاراوە و ئاڵنگاریە قوڵەکان لە ناوەڕۆکی ئەم دانوستانەدا هەیە. فشاری ئابووری تون لە ناوخۆی ئێران لەگەڵ ناڕەزایەتی گشتی لە سیاسەتەکانی پێشووی ڕەژیم، هەڕەشەی هێرشی سەربازی بۆ سەر دامەزراوە هەستەییەکان بنەمایەکی بۆ گۆڕانکاریە بچووکەکان لە هەڵوێستی فەرمی کۆماری ئیسلامی فراهم کردووە. ئەم گۆڕانە لە ڕاستیدا ئەنجامی بژاردەیەکی استراتیژیە بۆ ڕێگریکردن لە هەرەسێنانی سیستمی ئابووری و کۆمەڵایەتی و بۆمانەوەی ڕژیم. بەڵام بەم گریمانەی دڵخوازبوونی ڕێکەوتنێکی ڕێژەیی بۆ هەردوو لای وڵاتی ئێران و ئەمریکا لەم کاتەدا فاکتەرەکانی دیکەشن کە کۆماری ئیسلامی و ئەمریکا ناچارن ڕاچاویان بکەن. وڵاتانی ئەوروپایی کە لە ڕێی جێبەجێکردنی بڕیارنامەی 2231 ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و چالاکردنی میکانیزمی ماشە کە دەرفەتی هەتا مانگی خەزەڵوەری داهاتووماوە لە کەیسەکەدا بەشدارن. نیگەرانیان دەربارەی هەر جۆرە ڕێکەوتنێک هەیە. هەروەها ڕۆڵی وڵاتانی ناوچەکە وەک ئیسرائیل کە خوازیاری فشاری زیاترن لەسەر کۆماری ئیسلامی ڕەهەندی نوێی بە ململانێکە زیاد کردووە. سێ وڵاتی ئوروپایی، بەریتانیا، فەڕەنسا و ئاڵمان ئەندامانی یەکێتی ئوروپان دانوستانە نهێنیەکانی ئێران و ئەمریکا لە ساڵانی 90 بۆ 92 هەتاوی کە لە زەمینەساز بوو بۆ ڕێکەوتنی بەرجام و بەبێ ئامادەبوون و تەنانەت بەبێ ئاگاداری دەوڵەتانی ئوروپایی ئەنجامدرا. ئەو حرەکەتەی ئەمریکا ئەو کات کە بەدەر بوو لە دانوستانەکانی پێنجی بەعلاوەی یەک لەگەڵ ناڕەزایەتی ئەوان بە تایبەت فەڕەنسا ڕوبەڕوو بوویەوە کە خۆیان و داخوازیەکانیان لە ناوڕۆکی دانوستانەکانی ئێران و ئەمریکادا بەلادرا و دەبینی. سەرکەوتنی کۆتایی دانوستانەکان پەیوەستە بە توانایی هەردوو لە مامەڵەکردن لەگەڵ وردەکاریەکاندا. ئەگەرچی ڕێکەوتنە کاتیەکان لەوانەیە بەڕواڵەت سەرکەوتوو دەربکەون، بەڵام نەچوونە سوراغی خاڵە فڕێ ڕاهەندەکان دەتوانێت زەمینەکانی گەڕانەوە بۆ ناکۆکی و ئاڵۆزی زیاتر فراهم کات. ئەوەی کە ڕوونە دەوڵەتی ئەمریکا لە هەمان کاتدا کە بە شوێن ئەو ئامانجانەوەیە کە ئاماژەی پێکرا هاوکات نیگەرانە لە هەرەسێنانی کۆماری ئیسلامی. لە کاتێکدا نەیتوانیوە بەدیلی دڵخوازی خۆی بۆ وڵاتێکی لە ڕووی استراتیژیەوە گرنگی وەک ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامادە بکات. دەوڵەتی ئەمریکا بە هیچ شێوەیەک خوازیاری دووبارەکردنەوەی سێناریۆکانی لیبیا و عێراق بۆ ئێران نییە، چونکە
لەگەڵ بەرژەوەندی استراتیژیکی دەوڵەتی ئەمریکا لە ناوچەکەدا یەک ناگرێت. فەرموون ناوڕێک ببینن دێمەوەلاتە. شهر خالی، جاده خالی، کوچه خالی، خانه خالی، جام خالی، سفره خالی، ساغر و پیمانه خالی، کوچ کرده دسته دسته آشنایان اندلیبا، با خالی، باغچه خالی، شاخه خالی، لانه خالی. وای از دنیا که یار از یار میترسه، غنچه های تشنه از گلزار میترسه، عاشق از آوازه دیدار میترسه، پنجه خمیاگران از دار میترسه، شه سوار از جاده هموار میترسه، این طبیب از دیدنی بیمار میترسه. ساعتها بشکست و دردی شاعران ازت گذشت، سالهای انتظاری بر من و تو برگذشت، آشنا ناآشنا شد تا بلی گفتم بلا شد، گریه کردم ناله کردم حلقه بر هر در زدم، سنگ سنگی کلبه‌ای ویرانه را بر سر زدم، آب از آبی نجنبید خفته در خوابی نجنبید، شهر خالی، جاده خالی، کوچه خالی، خانه خالی، جام خالی، سفره خالی، ساغر و پیمانه خالی. وای از دنیا که یار از یار میترسه، غنچه های تشنه از گلزار میترسه، عاشق از آوازه دیدار میترسه، پنجه خمیاگران از دار میترسه، شه سوار از جاده هموار میترسه، این طبیب از دیدنی بیمار میترسه. چشمه ها خشکید و دریا خستگی را آدم گرفت، آسمان افسانه ای ما را به دستی کم گرفت، جام ها جوشی ندارد، عشق آغوشی ندارد، بر من و بر ناله هایم هیچ کس گوشی ندارد، شهر خالی، جاده خالی، کوچه خالی، خانه خالی، جام خالی، سفره خالی، ساغر و پیمانه خالی، کوچ کرده دسته دسته آشنایان اندلیبا، با خالی، باغچه خالی، شاخه خالی، لانه خالی، بازا تا کاروانی رفته بازایه، بازا تا دلبرانی ناز نازایه، بازا تا مطرب و آهنگ و سازایه، با گل افشانم نگاری دل نوازایه، بازا تا بر دری ها قصه اندازه، گل بیفشانه مومی
سڵاوێکی دووارە بۆ ئێوە بینەرانی عزیز و دەستخۆشیەکەم لە هاوڕانی هاوکارم لە بەشی مۆنتاژەوە کە هاوکارمانن بۆ ئامادەکردنی ئەم بەرنامێ. باسێکی ترمان هەیە لە نووسینی بەڕێز شوان سەدیق دەربارەی ئیتاڵیا نووسیوێتی، باس لە مەترسی لەسەر کچانی نەوەی نوێ کات، کچانی نەوەی دووە. چالاکوانانی کاروباری ژنان لە ئیتاڵیا دەڵێن مەترسی لەسەر ژیانی کچانی نەوەی دووەمی خێزانە کۆچبەرەکان هەیە، چونکە خێزانەکانیان بە زۆر بەشویان دەدەن، لە ئەگەری ڕازی نەبوونیان ڕووبەڕووی تونند و تیژی و کوشتن دەبنەوە. نووسەر بەم شێوەیە درێژادات باز دەکات لە کچێکی تەمەن 18 ساڵان سەمەن، کچێکی 18 ساڵانی پاکستانی بوو لەلایەن خێزانەکەیەوە کوژرا، ئەمەش ئیتالیایی بەخۆیەوە سەرقاڵ کرد. سەمەن چەند ساڵەوە پێش لە شارۆچکەی نۆڤێلارا لە هەرێمی ڕێجیۆ ئیمیلیا لەگەڵ خێزانەکەی دەژیا، پاشەوەی لەلایەن خێزانەکەیەوە هاوسەرگیریەکی ڕێکخراوی بۆ کوڕە ئامۆزایەکی ڕەت کردەوە، ئەوانیش هەستان بە پاشچە پاشچەکردنی کچەکەیان. چەند ڕۆژێک دوای ئەنجامدانی کارەکەیان باوکو دایکی کچەکە دەبرێنەوە بۆ پاکستان. پاشان بەهۆی ناڕەزایی شەقامی ئیتالیا حکوومەت فشاری خستە سەر پاکستان و ناچار باوکو دایکی کچە کوژراوەکەیان ڕادەستی ئیتالیا کردەوە و سزای بەندکرانیان بەسەردا سەپێندا. سۆزانیا دۆنالێتا ببورن سۆزانە دۆناتێلا سێناتۆری ئیتالی دەڵێت حاڵەتی فشار خستنە سەر کچان لەلایەن خێزانەکانیانەوە ڕۆی لە زیادبوونە لە وڵاتەدا. سۆزان باسیش لەوە دەکات لە شاری لێچێ حاڵەتێک بووە خێزانێک بە زۆر بیستویانە کچەکان بەشوو بدەن، بەهۆی ئاشکرابوونی کەیسەکە ڕێگری لێکراوە. دۆسیەی کچە نەوجەوانێکی پاکستانی لە شاری لێچێ پاژەوەی دەنگی دایەوە خێزانەکەی دەیانویست کچەکەم تەمەنەکان لەگەڵ هاونیشتمانیەکیان لە وڵاتی پاکستان هاوسەرگیری بکەن، بەڵام کچەکە بەنهێنی لە قوتابخانە ئەمڕۆ داوە بۆ یەکێک لە مامۆستاکانی باسەکە. پاشان داواکاری گشتی شاری لێچێ دێتە سەر هێڵ، سکاڵا دژی دایک و باوک و برایەکی کچەکە تۆمار دەکات. دواتر کچەکە ڕەوانەی خانەیەکی نەوجەوانان دەکرێ و لەوێ دەپارێزرێت. بەڵام بە گوتەی سۆزانای سێناتۆر ئەمە چارەسەر نییە، پێویستە وشیاری یاسایی و کۆمەڵایەتی زیاتر لە نێو ڕەوەندی کۆچبەران هەبێ و ڕێکاری یاسایی دژی و خێزانانە بگیرێتە بەر کە کچانی نەوەی نوێ ناچار بە ژیانێک دەکەن کە پێشتر خۆیان بۆ واقارەدا ڕۆشتو. بە گوێرەی داتایەکی نوێ کە سەرەتای ساڵی 2025 زاینی خراوەتە ڕوو، ژمارەی دانیشتوانی هاوڵاتی بیانی لە ئیتاڵیا بە گشتی بریتە لە 5,422,000 کەس. ئاماری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی باز لەوە دەکات کە بەراورد بە ساڵی پێشوو دەردەکەوێت کە ئەو ڕێژەیە 169,000 کەس زیادی کرد. قديش عمرك؟ هلا 10. بتروحي على المدرسة؟ انت بأي صف؟ أنا ثالث. مين طلعك من المدرسة؟ خطيبي أحمد. انت مخطوبة؟ قديش عمره أحمد؟ ما بعرف. أحمد كبير أو صغير؟ طويل. ماسی خانم نودریا چشریده بسریا کفته ریگا خرزا خرز دریا چارچێویان دا بەسەریا دەمیان قوفڵ و زەنجیر کرد ئاوازیان کوشت لە چاویا ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم هەر بە زۆردایان پۆشان سەمای شەپۆلیان خێکان وتیان خەرابن بۆ یەک قژ و خەیاڵ و باران وتیان خەویش نەوێنی مات لە شەیتان نەسێنی
هنانت بونی دریا با سر گلدان نهینی سریا پاشی وتیالم همون رنگا آزادی رش بپوشی ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم غمگین بود راسی لفن رنگین بو خوی سلطان و خوی خنگان آخر بو سنگین بو ناموس و رگ و غیرت شرف و شان و شوکت هموی لگل تو دارا ماسی خانمی نگبر بلام ماسی گرنه دا توزی قاکی لحالا للیوار دریا وستا شپول بیت و لیدا ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم جنۆسایدی کورد بیرهێنانەوەی بەرپرسیارەتی و پێویستی دادپەروەری بابەتێکە لە نووسینی بەڕێز نەجیبە مەحموود نووسەر بەم شێوەیە دەست پێکات کە جێنۆسایدی کورد لە مێژووی هاوچەرخدا یەکێکە لە تاریکترین و بازارترین بابەتەکانی مێژووی مرۆڤایەتی ئەم کارە ساتە نەکرد بە بربەریەت و درندەی مرۆڤەکان و ڕژیمە دیکتاتۆرەکان بەرامبەر بە نەتەوەکان و بە تایبەت کورد نیشان دەدات بەڵکو وەک هۆشدارەیەکی جددی بۆ هەموو کۆمەڵگا مرۆییەکان دەبینرێت لە ساڵی یادی ئەو ڕووداوە دڵتەزێنەدا جگە لەوەی دەبێت یادی قوربانیان و ڕزگاربوانی و کارەساتە بەرز ڕابگیرێن هاوکات دەبێت لە خۆمان بپرسین کە چه ڕێکارێک پێویستە بۆ ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی ئەم جۆرە تاوانانە یەکێک لە کارە هەرە گرنگەکان لەم بوارەدا لێپرسینەوە و لێپێچینەوە لە تاوانبارانە لەو بارەوە پێویستە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت کە بە جددی و یەکلاکەرەوە دۆسیەی تاوانبارانی بەعسی و دەسەندەرکاران و بەشداربووەکانی پرۆسەی ئەنفال کە لە ژێر دەسەڵاتی خۆیدان تەسلیم بە دادگا بکات و بیان خاتە بەردەم لێپرسینەوە و مەحکەمەی فیدراڵی ئەم کارە تەنها هەرکێکی ئەخلاقی و ئینسانی نییە بەڵکو هەنگاوێکی بنەڕەتیە بۆ گەیشتن بە مافەکانی قوربانیان و کەسوکارەکانیان بەداخەوە مێژوو دەری خستووە کە کورد زۆر جددی نییە لەم بابەتەدا و ئەم جددیەت نەکردنە زیان بە قەرەبوو کردنەوە و شکۆمەندی قوربانیانی ئەنفال و ڕزگاربووان دەگەێنێت بێدەنگی لە بەرامبەر تاواندا خۆی جۆرێکە لە هاوبەشی و دەبێت لە بیرمان بێت دەنگمان بەرز بکەینەوە و داوای دادپەروەری بکەین ئەم دادپەروەریە نەک تەنها بۆ قوربانیەکان بەڵکو بۆ نەوەکانی داهاتووش مەسەلەیەکی جەوهەریە بۆ ئەوەی بزانن ئێمە دژی نادادپەروەری و تاوان دەوەستینەوە و وەستاوینێتەوە و هەرگیز ڕێگە نادەین مێژوو دووبارە ببێتەوە و خوێنی قوربانیان بە فیرۆ بڕوات هەروەها دەبێت وەک دانیشتوان ئەوەمان لەبیر بێت کە دادپەروەری و لێپرسینەوە بناغە بنەڕەتیەکانی کۆمەڵگایەکی تەندروست و بەردەوامن با یەک ڕێز بین و کار بکەین بۆ بەدەستێنانی مافەکانی خەڵکی کورد و چەسپاندنی دادپەروەری بۆ هەموو گەلان بینەرانی خۆشەویست گەشتینە بەش کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان تا لێکدانەوە هەڵوێستێکی تر هەر بژین بە شادی و کامرای
من ڕەنجە ڕۆخۆ سەدان ساڵە لە وێرانە ماڵی خۆمدا کت کە کوێرەی گۆشەی متبەقی سوڵتانم سەدان ساڵە حەوش و بەرەی خۆم واڵایە و لەبەر دەرکەی دزانی خۆم پاسەوانم هەر من ڕەنجە ڕۆخۆ سەدان ساڵە وەکو چنگێک دانەوێڵە ئاشی مێژوو فڕێداوم هەر چوار دەورم شارۆچکەیە و مێر و لە دەمیان تێناوم هەر من ڕەنجە ڕۆخۆ سەدان ساڵە لە وێرانە ماڵی خۆمدا کتکە کۆرەی گۆشەی متبەقی سوڵتانم سەدان ساڵە حەوش و بەرەی خۆم واڵایە و لەبەر دەرگەی دزانی خۆم پاسەوانم سەدان ساڵە ڕۆژێک دەبم بە مەیتەری والی بەغدا ڕۆژێک لە تاران کوتاڵم ڕۆژێک لفکەم پشتی ژنی سوڵتان دەشۆم ڕۆژێک گەسکم شام دەماڵم سەدان ساڵە وەکو چنجێک دانەوێڵە ئاشی مێژوو فڕێداوم هەر چوار دەورم شارۆچکەیە و مێرو لە دەمیان تێناوم سەدان ساڵە کاسە سەرم منارەیە چێ بێدەنجی تیا هەڵدەبڕێ سەدان ساڵە نیشتیمانم نێرگەلەیە چێ بێ بەدەمیەوەی دەگرێ سەدان ساڵە لەبەر دەرگەی تەچەی جیهان جووتێک سۆلی پینەپینەم چێ لە پێم کابۆ ئەو دەشێم سەدان ساڵە دوای تڵیشێک فرێ دەدرێم سەدان ساڵە دوای پینەیەک لە پێ دەکرێم من پشتێکی بریندارم لە قامچی خۆم ڕاپەڕیوم من لافاوێکی لاسارم لەو کەنارانە هەڵساوم کە تەنجان پێ هەڵچنیوم نانیشمەوە نانومەوە بێ ئارامم ئارامی من چرایەک بوو ڕەشەبای دەورم خوێنی ڕشت بێ بەزەیی من دەریایەک بوو دەمیان پێوە ناو هەڵیان مشت نانیشمەوە نانومەوە کە من دان بم کوا دەرفەت یا من یا مێرو کە من خوێن بم کوا دەرفەت یا من یا زێرو قەحپەن ئەوانەی پێم دەڵێن دان و مێرو برا یەکن قەحپەن ئەوانەی پێم دەڵێن خوێن و زێرو برا یەکن قەحپەن ئەوانەی پێم دەڵێن ماسی و چنگاڵ مشک و جەواڵ دەست و چزوو برا یەکن قەحپەن ئەوانەی پێم دەڵێن پەت و گەردن گوێزان و مو برا یەکن وەرن خەڵکە لە نێچیر و زام بپرسن بڵێن توخوا خەنجەر هەیە زامتی مارکە ڕاوچی هەیە نێچیر نەخوا دە خەڵکە لە کا بپرسن قەت ئاگری ساردی دیوە لە هێلانەی مەل بپرسن بەنیازی ماچ قەت ماردەمی تێژەنیوە دە لە دار بەڕوو بپرسن تەوریدیوە دار بڕ نەبێ دە لە کەرێکیش بپرسن گورجی دیوە کەردڕ نەبێ قەحپەن ئەوانەی پێم دەڵێن ماری شیرین ژاریش هەیە قەحپەن ئەوانەی پێم دەڵێن تەوری برای داریش هەیە من پشتێکی بریندارم لە قامچی خۆم ڕاپەڕیوم من لافاوێکی لاسارم لەو کەنارانە هەڵساوم کە تەنجیان پێ هەڵچنیوم نانیشمەوە
نانومەوە بێ ئارامم ئارامی من چرایەک بوو ڕەشەبای دەورم خوێنی ڕشت بێ بەزەییم بەزەی من زەریایەک بوو بینیان پێوە ناو هەڵیان